مەبەستی ئەم سەردانە ئەوەیە کە لە نزیکەوە هەواڵپرسی خانەوادەی شەهیدەکان بکەن بەداخەوە لەم ڕۆژانە خانەقی لە دوو عملیە تیرۆریستی 4 شەهیدی داوە تەنها لەم دوو ڕۆژە و ئەمڕۆ ئێستا ئێمە لە دەی مێخاسین کە پێش دوو-سێ ڕۆژ دوو کوڕی ئازیزی ئەم ناوچەیە بەدەستی تیرۆریستانی داعش شەهید بوونە و بەیانی ئەم ڕۆژیش لە دەی تەفریقە بوون سەردانی پێشمەرگەیەکی شەهیدی خۆمان لەگەڵ هاوسەرەکەیانمان کردووە. بەڕاستی ناوچەی خانەقی لە خلالی ئەم ماوەی 2 ساڵە ناوچەیەکی ترسناک و دێهاتەکانی دەوروبەری خانەقی چۆڵ بووە لە کورد تەنها 3-4 دێ نەمێنێ یەکی لەو دەیانە ئەم دەیە کە ئێستا ئێمە ڕاوستاوین ئەم 2-3 دەیە کە ماوە بە دەستی کوردە و ئەمانەیش نەمێنن ئیتر ناو سنتەری شاری خانەقی قەتع بێ لە کوردستان. هاتوین هاوخەمی خۆمان بەرامبەر بە بنەماڵەی ئەم شەهیدانە دەرەبڕین و لەلایەن هاوسەرۆکانەوە پرسە و سەرخۆشی خۆیان دەگەێنە ئەم بنەماڵانە خوای گەورە سەبوریان بدا و جەزایان بداتەوە هاوبەشی خەمیانین و مەهامی سەردانەکەمان دەربڕینی خەم و پەژارەیە ئازارمان لەگەڵ ئازارەکانیانە خەمان لەگەڵ خەمەکانیانە و لەگەڵ ئەوەشە هاوسەرۆکان کاکشێغ لاهور بۆیە دیارەیەکیشیان لەگەڵ هاوخەمیەکەشیا دیارەیەکیشیان دابین کردو بۆ بنەماڵی سەربەرزی شەهیدان داوا دەکەین لەخوای گەورە ئارامیان پێ بەخشێ و